ڕاست دەکەن ئەوانەی دەڵێن کاتی قسە بەسەرچووە، چونکە ئاستی ژیان گەیشتۆتە پلەی سفر و لەژێر سفریش هیچ پلەیەک نییە. تا چاوەڕێ بین مێژوو چەشنی جۆگەی بنشەختە ئەگەر خوڕەشی نەیە لەژێرەوە تەکانی خۆی هەردەدا و دەڕوا بزافەکەشی هەر بۆ پێشەوەیە. دڵی کەس نادەمەوە، دڵنیام هەر بۆ پێشەوەیە. پەڕینەوە لەم قۆناغە دژوارەی سەدان ساڵخانەیەوە بۆ قۆناغێکی باڵاتر و سەردەمیانەتر هەر دەبێ هەنگاوی بۆ بەهاوێژرێ. بەڵام ببڕای گەلی باشوور بێ پڕۆژەیەکی تۆکمە و سازمانێکی بە دیسپلین و دەستەبژێرێکی خوێندەوار و پاک نابێ و ناشێ هەنگاو هەڵبێنێ. نابێ ئەوە بکە کە ئەوانی دی لە بەهاری عەرەبیدا کردیان. نابێ قوربانی بۆ ئەوە بدا لە تاقمێک چەتە و مافیا و سەرسەری سیاسی ڕزگاری بێ بۆ ئەوەی دەستە چەتەیەکی دیکە سوار شەپۆلی تووڕەیی ببن و بە هەمان هۆش و گۆش عەقڵیەتی کۆچەری شوانکارەیی نیشتیمان بکەنە پاڵانی خۆیان. لە کوردستان وەک چۆن وشەگەلێکی وەک پەرلەمان و حکوومەت و دادوەری و ڕاوێژکار و حیزب و سەرکردایەتی هەرێم هتت لە شوێنی خۆیان بەکار نایەن و هەر بۆ ئەوەن ڕەوایی بدەنە حکمی چەند بنەماڵەیەکی بەدڕەوشتی چەلومل. هەرواژ وشەی چاکسازی هەر کاتێ بەرەبا بە مەلعونەکان ترسیان لێ بنیشێ یان بیانەوێ خەڵک سەرقاڵ بکەن قەوانی چاکسازی لێ دەدەن. خۆیان هێندەیان لێداوە ڕووشاندویانە بۆیە ماوەیەکە دەیخەنە دەمی پارتخێڵۆکەی بندیوار و شەریکە دز و کەسانێکی حرامخۆری بەناو قەپۆزیسیۆن تا خەڵکی پێ لە خشتە ببەن. چاکسازی لە دەوڵەتدا دەکرێ نەک لە دیوەخانی چەند ماڵباتێکی لە قاڵبدراوی سەدەکانی ناوەڕاست. چاکسازی لە وڵاتێکدا دەکرێ کە سیستەمی بەڕێوبەری هەبێ، جا لە سێکتەرێک یا چەند سێکتەرێکدا دەرەزەیەک کونوکە لەبەرێک یا لاسەنگیەک هەبێ و دەستەبژێرێکی کارامەی خاوەن پرۆژەی سیاسی کرد و کۆش بکات دەرەزەکە بگرێت یا بارەکە ڕاست بکاتەوە. ئەوانەی 30 ساڵی ڕەبەقە وەک دێوەزمە چۆکیان لەسەر سنگی نیشتیمان داداوە هەر هەمویان لە بن چادرێک جێیان دەبێتەوە. دەتوانن لە دەوری سەماوەرێک چارە نووساسترین بڕیار دەربکەن، تێرت بکەن یا برسی، ماڵەکەت ڕووناک بێت یا تاریک، بتفرۆشنە ئەملا یا ئەولا، جەولەیەکی دیکەی شەڕەزڕەتانێت پێ بکەن یان نا. قەرەباڵغی پەرلەمان و حکوومەت و دادوەری و جەڵەبێک ڕاوێژکار و سەدان بارەگا و مەڵبەندی پارتخێڵان مەسرەفێکی ئەژنۆشکێن و قەرەباڵغیەکی زەوق سزانەیە.